یعنی سەی سادق سەرقاڵی خۆمەدەکردنە بۆ وەرزی نوێی خولی نایابی کوردستان، یعنی سەی سادق لە ئێستادا سەرقاڵی مەشق و ڕایانەنە و چەندین یاریزای نوێ هێناوەتە ڕیزیانەکەی و بۆ یەکەم جارە لە خولی نایابدا بەشداری دەکات. بڕیار وایە یاریەکانی خولی نایابی کوردستان لە چواردەی دەست پێ بکە لە هەفتەی یەکەمی خولەکەشدا، یانەی سەی سادق لە یاریگای خۆی ڕوبەڕووی یانەی چەمچەماڵ دەبێتەوە. ئەمڕۆ یەکەم ڕۆژ دەستمان پێکرد بۆ ڕاهێنەرەکانمان. ئینشاءڵڵا ئێمە لە ڕۆژەکانی داهاتوو چی کاتەکەمان زۆر کەمە ئەبێت ڕاهێنەرەکانمان زیادکەینەوە. هەموو لە کەزانێکەوە یەکەم یاریمان بەرامبەر یانی چەمچەماڵە. ئینشاءڵڵا بۆ یاری خۆمان ئامادەکەین. ئێمە ئەمساڵ جیاوازی هەیە لەگەڵ ساڵی پار پلەیەک و پلە دوو جیاوازی زۆر هەیە لەگەڵ نایبە. ئینشاءڵڵا ئێمە بە هەموو ڕێک و ئامادە بین تیپێکی توکمە دروستکەین هەتا بتوانین ململانەی تیپەکانی ترکەین. ڕاستی ئێمە چەند یاریزانێکمان هاوردووە لە یانەکانی ترەوە تقریباً 7 بۆ 8 یاریزانی تازەمان هاوردووە. ئینشاءڵڵا ئەمڕۆ یانی وەرچی سەی سادق یەکەم مەشقوڕانانی دەست پێکا بۆ خولی نایاب کە تۆزە تاخیر بوو بەڕاستی، بەڵام ئیتر هەروە گونجاومان. ئینشاءڵڵا جوودی زیاترەکەین لە تەمرینەکان و بە تەواوی خۆمان ئامادەکەین لەو مانگی کەماوە. پشتیوان بەخوای گەورە سەرەتایی خولی نایاب بە یەکەم ساڵمانە لە خولی نایاب. ئینشاءڵڵا هەنگاوی یەکەممان تموحیمانەوەی لە خولی نایاب، لە دوایەوە منافەسەی ڕیزەکانی پێشۆگەن. ئینشاءڵڵا گەر دەتوانە و هەوڵمان نابێ و زیاتر تا بتوانین ڕقەمین لە خولی نایابی کوردستان. ئینشاءڵڵا یارانی سەی سادق کە ئەمە چەند جارێکە بیڵێنەوە جوانترین هاندەر لە خولی کوردستان، سیمایەکی جوانیان هەیە. وەسپاس بەخوا یەکەم یاریشمان لە ساحەی خۆمان هەیە، دەتوانین بڵێن پاڵپشتە تەواومانە بن. ئینشاءڵڵا ئەمساڵێ مەژەوەی دەتوانامانە بێ بۆیان نەکەین. هەر کاتێمە هەندەر لە ساحەی خۆمان یاریکەین وە گوای بە 14,000 یاریکەین. بەڕاستی هەندێ هێز توانامانێن. ئینشاءڵڵا ئەمساڵش بە هەمان شێوە بێ ئێمەش لە ئاسی متمانە و تموحی هەندەری خۆشەویست.